زۆر مانای ئەو خەوەمان لێ دەپرسن ئایا پیساییکردن لە خەوێدا مانای چییە؟ ئەو خەوە سێ مانای ئیجابی هەیە، سێ مانای سەلبیشی هەیە کە بە کورتی باسی دەکەین. مانای ئیجابیەکانی یەکەم ئەو خەوە هێمای ڕزگاربوونە لە خەم و خەفەت و کێشە و گرفتەکانی ژیان. دووەم ئەو خەوە هێمای بەدەستهێنانی ماڵ و سامانە، بە تایبەت ئەگەر پیساییکردنەکە بە ئاسانی بێ ئەو کەسە ڕەنگە ماڵ و سامانێکی دنیایی دەستکەوی بە ئاسانی. سێەم ئەو خەوە هێمای ئاسوودەیی دەرونی و ڕزگاربوونە لە کێشە دەرونیەکان. ئەنجا ئەو خەوە سێ ماناشی بەباری سەلبیدا هەیە. ئەگەر کەسێک لە خەویدا پیسایی بکات سێ مانای سەلبیشی هەیە ئەو خەوە. یەکەم هێمای ئاشکرابوونی نەهێنیەکانی ئەو کەسەیە و ڕەنگە تووشی کارێکی نەشیاویش بێ لە ژیانیدا، بە تایبەت ئەگەر پیساییکردنەکە بە بەرچاوی خەڵکەوە بێت لە تەوالێت نەبێت، ڕەنگە ئەو کەسە تووشی کارێکی نەشیاو بێ یاخود نهێنیەکانی ئاشکرا بێت، دەوێت لەو حاڵەتەدا لە خۆی وەریا بێت. دووەم ئەو خەوە هێمای توشبوونی زەرەر و زیانێکی ماڵیە. سێم ئەو خەوە هەندێک جار بۆ هەندێک کەس هێمای ئەوەیە ئەو کەسە تووشی ماڵ و سامانێکی حەرام بووە، دەبێت لەو کاتەشدا ئینسان بە خۆی دابچێتەوە و وەریای خۆی بێت.